کە وادەکە تەواو بوو دوێنێ تەواو بوو جارێکی تر لەگەڵ حکوومەت وەفدی دانوستانکار دانیشتێکی تریان کرد و جارێکی تر چوونەوە بەسەر خاڵەکانە و هەستمان کرد کە بازێکی قابلی ئەنجامدان نییە بۆیان ئێمەش بەڕاستی وادەکەمان تەواو بوو احتراماً بۆ تەوقیت و کات لای ئێمە کە گرنگە کۆبوونەوەکەمان بەکراوەی هێشتەوە بۆ ئەمڕۆ و ئەمڕۆ کە وەڵاممان دەستکەوت وەڵامەکەمان دەستکەوت کە نابێ یا ناکرێ یا لە توانایان نییە ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتیە بە ئیجماع بڕیاری کشانەوەماندا لە حکوومەت لێرە تەبعاً سوپاسێکی زۆری وەزیرە بە ڕێزەکانی خۆمانەکەین کە مەسئولانە کاریان کرد تا لە کابینا بوون و ئێستش کە هەر چواریان هەر پێنجیان ئەندامی سەرکردایەتین بە بەڵێ دەنگیاندا بۆ کشانەوە و هاوڕێ و هاو دەنگ لەگەڵ هاوڕێکانیان براکان خوشکەکانیان